تانابن بۆ هەچ پرسیارێکی ئێسکوشکای و جەستە و فەقەرات و ئەمانە کە ئەگە کێشەتان هەبێ ئەتوان پەیوەندیمان پێوە بکەن. وەکو هەموو شەوەکانی تر حەزەکەم پێشەکی بەرنامەکە هەر باسێکی ئەم کاتە بکەین کە سەردەمی کۆرۆنایە. سواز بۆخوا ژمارەی توشبووان لە شاری ئێمە و لە هەرێمی کوردستانیش زۆر کەمە، ژمارەی مردووان زۆر کەمە. بەڕاستی هەندێک داتا و شتی تایبەتی هەیە، یعنی لەوانەیە جارێ توانای لێکۆڵینەوەمان نەبێ. هەندێکە زۆر پرسیارەکە بۆچی ژماری توشبوون لێرە کەمە، بۆچی ژماری یعنی ئەوانی کە وەزعیان خراپە و مردووان کەمە. بەڕاستی هەتا وڵاتی چین و ئەو وڵاتە زلهێزانی کە ئەمریکا و ئەمانش کە تووشی بوون ئەم ڤایرۆسە لەوانەیە بە چەند ساڵێکی تر 100% لە نیشانەکانی و کێشەکانی تێبگەن. بۆیە ئێمەش لەوانەیە هەندێشت هەبێ وەکو پزیشک، وەکو ئەو کەسانی کە پسپۆڕن لەم بوارەدا جارێ هێشتا وەڵامی ئەو پرسیارانیان پێ نەبێت. بەڵام ئێمە تەنها یەکشتمان لە دەسەڵاتە ئەویشەوەی خۆمان پارێزین. مەفروزە هەمومان بەداخەوە هەندێک کەس هەیە، یعنی ئێمە ناتوانین زەخت لە زۆر کەسکەین، بەڵام ئەوەی کە لە توانای لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی بێ ئێمە وەکو پزیشک و کارمەندانی تەندروستی و هەموو ئەو کەسانی کە شتێک لەم نەخۆشی ئەزانن هەوڵمان ناوە هاوڵاتیان وشارکەینەوە کە نەخۆشیەکە نەخۆشیی ترسناکە کوشندەیە. زۆر فاکتەر و شت باسەکرێت کە لەوانەیە وڵاتی ئێمەی پاراستە بێ، بەڵام چەند وڵات و شوێنی تری هاوڕێ ئێمە هەیە هەمان ئەو شتانی ئێمە هەمان ئەوانی شایانە، بەڵام ئەوان بەدەست نەخۆشیەکە و گیرۆ دەبوون. جا هیوادارین هەمومان لە ئاسی لێپرسینەوە بووین. بەڕاستی زروفەکەی زۆر ناسکە لە هەموو جیهانە، هەتا هەموو جیهان هەمووی کۆنتترۆل نەکرێت و دۆخەکە هێور نەبێتەوە. وازانم ئێمەش نابێت دڵی خۆمان زۆر خۆشکەن، چونکە بەڕاستی نەخۆشەکە کوشندەیە و بە هەموو جیهانە بڵاو بۆتەوە. ئەبێ هەموو شوێنەکان کۆنتترۆلکە ئەنج ئەتوانین ئێمەش بەڕووی جیهانە خۆمان بکەینەوە و وابزین نەخۆشەکە کۆتایی هاتووە. هیوادارم هەمومان لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی لە حکوومەتەوە بۆ هەموو بچووکترین ئەو کەسی کە لەم شوێنانە ئەبێت لە جێ لێپرسینەوە بێت هەموو کەسێ بە ئەرکی سەرشانی خۆی ینی جێبەجێ بکات. حکومت داوایان لێ ئەەکەین لێرەوە منۆکو ئەندامێکی سندیکای پزیشکانی کوردستان بەڕاستی پزیشکەکانمان کارمەندانی تەندروستی پێویستیان بە موچەیە ئەبێت هەموو کەسێک ئەمانە بزانێت هەچ کەسە و ئەرکی سەرشانی خۆی جێبەجێکات. ئێمە وەکو لایەنی تەندروستی ئەوەی پێمان کرابێ کردویانە و بەزیاشەوە کردویانە دەستی ماندووبوونیان دەگوشین. بەڕاستی هەمویان ئەرکی سەرشانی خۆیان زۆر بە جوانی جێبەجێ کردووە. یعنی جێ ئەو لێپرسینەوە بن کە خراوەتە سەرشانیان سواسیان نەکەین. جا هیوادارین حکومەتیش بەو ئەرکی خۆی جێبەجێکات چەندها کەسێ بەڕاستی پارەی پێنیە. ئێمە زۆربەی کەس ئەوانی کە دەوامی نەبوو کێشەی لەوانی هاتوچۆ و مەصرفی کەمتر بووە، بەڵام ئەبێ بزانین برایانی ئاسایش مرور هەموو ئەمانە هاتوچۆیان کردو مەصرفیان کردووە ئەوانی کە لە بەشی تەندروستی کارەکەن. بۆی هیوادارین بەم زوانە ئەوانی موچەی خوان وەگرن، چونکە ئێمە بەپی ئەو زانیارێنی هەمانە هەندێک کەسێ بەڕاستی پێویستێتی داوای ئەکەن ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شت بڵاو ئەکەنەوە داوا ئەکەن. بۆی هیوادارین ئەم زروفە لە هەموو لایەنێکەوە باش بێت بۆی هاوڵاتیانی خۆشەویستیش زیاتر متمانە هەم بە ئێمە هەم بە حکومەت هەم بە وەزعەکەش بکەن. ئەم شەو وەکو باسم کرد میوانداری دکتۆرێکی زۆر بەڕێزی هەناویمان کردووە کە بەڕێز دکتۆر بنار سەردار بەڕێزیان پسپۆرە لە پزیشکی هەناوی. جەنابتان ئەتوان هەر پرسیارێکتان هەبوو ئاڕاستیکەن. کاکتۆر بەخێربی سەرچاومان. زۆر سپاس. حەزەتی کێشا هیلاکمان کردی بەم شەو بەخێربی سەرچاو. سپاس زۆر کەناڵەکەتان بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و تێپەڕانی ئەم دۆخ. سوپاسەکەن کاکتۆر جان وەکو هەموو نەریتی هەموو شەوانی بەرنامەکەمان حەزەکەن جەنابە وەکو ڕێنمایەکی گشتی بۆ هاوڵاتیان وەکو ئەو نەخۆشیانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە و دەرمانیان هەیە و پێویستە چی بکەن لەم بار و دۆخەدا هەتاکو ئینشاءڵڵا کلینیکەکانەکرێنە و سەردانی پزیشکی تایبەتی خۆیانەکەن. بەڵێ زۆر سپاس. وەک بەڕێزت ئاماژەت پێدا ئێمە پزیشکی پسپۆری هەناوین لە نەخۆشیەکانی هەناوی لە هەر لە کۆندامی هەرسەوە تا کۆندامی سۆڕان دڵ و گۆرەکانی خوێن و گورچیلە و کۆندامی میز و میزەڕۆ و چەندین ئەندام هەند جاریش تەختیەی مەسایلی مێشک و دەمار و جونگۆ ڕۆماتیزمیش ئەچێتە سەر شانی ئێمە لە نەخۆشخانەکانە. زۆرترین ئەم نەخۆشانەیە کۆئەندامی هەناسە ئەمانەیە کە زیاتر کە نەخۆشەکان بە شێوەیەکی سارد ئەڵێنەوە کۆڵد کەیس ئەوانەکە بە شێوەیەشی ڕێک سەردانی پزیشکە پسپۆڕەکانیانەکەن لە کلینیکەکان بێت لە ئیستیشارەکان بێت لە نەخۆشخانەکان بێت. ئەوەی کە گرنگە لەم کاتەدا ئەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەک شەکرا وەکو نەخۆشیەکانی دڵ وەکو نەخۆشیەکانی گورچی لەوە هەشتیەوەی ڕەبوو هەناسەتەنگی گرنگ ئەوەیە پابەندی پارێزەکان بن کە پێشتر پزیشکی پسپۆڕەکەیان پێوتون و پابەندی دەرمانەکانیان بە عیلاجەکانیان من کە لە کاتی خۆی داوەری بگرن و ئێستاش میلیەکان کراوەتەوە ئەوانی کە دەفتەریان هەیە زوو بڕۆن بە دوایە وەری بگرن و هەر حاڵەتیش نەخوازراویان لێ ڕوئەیات ئەم شەو ئەتوانن لێمان پرسم زین هەر شتێک بێ لە خزمەتیان دەسەخانە خۆش بێ لەو شوێنە میلیەکانی کە کراوەتەوە دەرمانەکان زۆربەی درێژخایەنەکان ینی موجودە دەسەکە دەست هاوڵاتیان نەکەوێت ئەتوانین بڵین لە 80% دەرمانەکان دەسەکەی ئەو دەرمانانی کە
ئەو نەخۆشە پێویستی پێێتی و بۆ بەردەوامی ژیانی گرنگە. دەستەکانی خۆشەکە توجیان پەیوەندیمان لەگەڵە با خێرا بچینە سەر پەیوەندەکان. دایکی محەممەد لە هەڵەبجە فەرموو دایکی محەممەد. سلااو دادەیان سەر چاو سپاس دەکەین دەستی جەناب بەخۆش فەرموو. من ماوەیەکە گاگتۆرەوە 5 ڕۆژە شانمیانێتی ئێش ئازارێکی سووریە بەس تەکاتی جوڵانە بۆ دواوە زیاتر ئازاری هەیە. نازانم تاریش فەحسی دەمارم کردووە تی هەردوو دەماری هەردوو دەست و مامناوە گیراوت نازانم و پەیوەندی بە دەمارم هەیە. تەمەنشەنە ماسوول کەوشتا تەمەنشەنە دایکی محەممەد جان 48 ساڵ وەزنە چەنە؟ وەزنم 68 ئاوا بوو. دەوامشتنی هەیە هەرژنی ماڵەوەی؟ بەڵێ مامۆستام. باشە هیلاکەبی زۆر؟ وەڵی ئێستا لەم کاتەیە نەوەڵا. باش ملێ پێوی نایەشێت؟ نەوەڵا زیاتر باڵمە. هەردوو باڵیان یەک لای؟ نەوەڵا باڵی ڕاستمە. کە بەرزیەکەی تۆ ئێشێت؟ بۆ دواوەی بەم ئێشێ بەڵێ. باش ئەتوانی مەسەلەن بە ئاسانی قژە دابێنیان دەستخیتە سەرسەرێ؟ بەڵێ. دەستخیتە ژێر سەرێ لە کاتی خەوە ئازارە نییە؟ بۆ دواوە بەرەوەڵ ئازاری. باشە سڕ ئەبێت لەگەڵ یان بەس ئازارە؟ وەڵا جارجار دەستی سڕەوێت پەنجەکان. باش عیلاجی بەکارهێناوە؟ بەڵێ عیلاجم بەکارهێناوە کە دەمان خاوە کاتەوە. ئێستا چی بەکارهێنی لەم کاتەیە؟ وەڵا ئێستا هەر خەویکی ئازاری ئیتیهابی ئەفغانستە پیرۆکسان. باش ئەیشکێنێ ئازارەکە و؟ بەڵێ. هیچ کێشەی نەخۆشی درێژخایەنە نییە دایکی محەممەد زەخت و شەکرە و وتیان دەزی بیتان تازم بەکاربێن بە شۆجە مردناتان بۆ و شەکرە بەش بکاتەوە ئەتە نمتوانین وەڵا ئەویش مەکار نێنا یان لەو ئیتیهابی ماسکەوێ. قەت فەحسی خوێنێ کردووە فەحسی ڕۆماتیزم و ئەم شتانە و نەکردووە؟ هەموویم کردووە وەڵای هیچ کێشە نەبووە. بەس پشتیشم هەر فەقەراتم هەیە مانگی جارێ ئەو دەمارانی قاتم لە خەوارەقەوێ زۆر ئازاری هەیە تا یەکی دەقا. کاکتۆ تویش پرسیاری هەیە بەرکەوتنی شتێکی ناوەڵاتێکشم بۆ کاکتۆریش هەیە. عەفومان کە بەزێک پرسیاری ترمان هەیە کەوتنی شتێکە نەبووە لە ماوەیە؟ باش پرسیارەکە لە کاکتۆر چییە؟ کاکتۆر ئەحمەد دەتوانێت کە شەکرەی نەبێت لە جیاتی شەکر بەیانیان بەکاری بێنەوە ناوچە شەکر بەکارمێنێت. حەپی چاکە ئاڵێ؟ بەڵێ. بەس هەروەیە پرسیارەکە و؟ بەڵێ. بە سەرچاو جواب دەینەوە ئینشاڵڵا. شتەکانتان خۆش بێ و سەرکەوتوو بنەشتان. سەرچاو خوارد لەگەڵ دادەیجان. شیرین خان لە سلێمانیەوە فەرموو شیرین خان. ئەم کاتە بەس دکتۆر جان ئەم کاتۆ باش سەرچاو دادەیجان. ئەوە 3 ڕۆژە لایەکی شان و قاچم و فەقەراتم هەمووی ئێشتێت ینی ئەمڕۆ لە بەیانیتەوە قاچم سەر بووە. باش فەقەراتی چوو خوارەوە سەرەوە چووی؟ وەڵا خوارەوە خۆم لەم دوو مانگ لەمە و پێش تیارە لێیام لە بەردەرگا. باشە. ئەیتر خۆشم چەکرەم هەیە یعنی زۆر بێتاقەتی کردو. تەمەنێشەنە شیرین خان؟ 45 ساڵ ئەوەنە. چەند ساڵە شەکرەتە؟ وەڵاهی لە 91ەوە شەکرەمە. زەختە نییە لەگەڵیا؟ نەخێر بەس شەکرەمە. باش. لەکەی وایە؟ لە ساڵی نەوەی تۆی خۆشنانە ئێستا ئەم ئازاروشتە ئەم ئازارت لەکەیەوە هەیەدا؟ وەڵا ئەمە 3 ڕۆژە هەمە 3 ڕۆژە بە زمانی لەمە پێشتارە لێوی؟ بەڵێ. باشە ئەم 3 ڕۆژە ئازارەت وتر لە لایەکت ئازارەکەت هەیە؟ وەڵا دکتۆر جان بەڵێ هەر لایەکم لای سەپم اینجا خۆشتم نەخۆشی جەنابتم هاتووم لای عیادەکەی خۆ هینم کردووە عیلاج طەبیعی شتیشتم کردووە. باشە. ئەو کاتێ عیلاج طەبیعیم کرد لای تۆ زۆر باش بوو بەس ئیستاکیان دیسانە ماوەیەکە هەڵیاوەتەوە یعنی ئازارەکەم لای کاممان بووی لای کاممان بووی شیرین خان؟ لای دکتۆر لای جەنابەت. وام زانین تۆ لەگە کاکتۆرا قسە دەکەم دیارە؟ بەڵێ لای جەنابەت. بەڵێ بەس کەواتە کێشەی فەقەراتی هەبووە؟ پێشان نەوەڵان هەم بوو یعنی هەم بوو کەم بوو بەس کە سیارەکەی لێیان هەر زۆر بێتاقەتی کردو. عیلاج طەبیعی چۆمان بووە کردی کە هاتی؟ وەڵا هەر پشتم و دەستم لایەکی دەستم هەر دەستم زۆر سەر بوو نەمەتوانێت حتا جوێکیان سەعات 12 بوو کە هاتمە عیادەکەی جەنابێ. بڵێ. کەسی لێ نابوو هاتم جەنابەت عیادەکە بۆ کردمەوە. بڵێ. شیرین خان. ئیسا یعنی دوای ئەم سیارە لیانەوە بێتاقەت بووی تۆ؟ بەڵێ بەنسبە شەکرەکەتەوە بۆ کاکتۆرە گەتین بێ کۆنتترۆڵە کێشە هەیە حەپوشتە خۆی فەحسی شەکر کردووە؟ ئەرێ وەڵا بەس هینەکانم حەبی هەزارەکەی شەخۆم. باشە. هینە یعنی عیلاجی کەش بەکارێنم لەگەڵیان نەکردووە لە هینەکان. شیرین خان هیچ گۆڕانکاریەکت لە حەبەکانتان نەکردووە لەم ئەخیرانەیە؟ نەخێر هەر ئەو ئەبی هەزاری 2000 بەکارێنی لە ڕۆژێکە؟ بەڵێ. باش. ئاخر فەحسی شەکرە و کەی بوو؟ واللهی ماوەی لەمە پێش بوو 230 بوو 240 ئاوا بوو. بەبێنان؟
بەڵێ ئەی سێمانگی سێمانگی وەڵاو زۆر بەرز و دکتۆرگیان باش بەسەر چاو شیرین خانجە ئیسە وەڵام تێینەوە کاکتوژێن دایکی محەممەد دوازم کێشەکەی زیاتر لەگەڵ هی ئێمارە بەس ئەو پرسیارە لە شوێنی تیشەتا لە سایتەکەش لە فەیسبوک پرسیاریان کرد و حەزەکەم جەناب جوابی ئەومان بیتەوە حەپی چا بۆ کەسی ئەتیادی ئەتوانێت بەکاربێنێت و بۆ نەخۆشی شەکرەش چۆن بەکارێنانی و زیانەکانی سوودەکانی چێ زەحمەت نەبێت حەبی چا جۆرە شەکرێکی تایە کە هەڵ نامژێ لە ناو ڕیخۆڵێ باش لە ناو ڕیخۆڵە ئەمێنێتەوە بەس تامەکەی شیرینە و ئەڕوات لە ناو ڕیخۆڵی ئەڕ زۆر باش گرنگەکەی چییە ئەوەیە کە تۆ کە هەڵ نەمژرا یعنی شەکرە بەرز نەکاتەوە بعضێک شێ بۆ وەزن دابەزان ئەیکا هەر ئەتوانێت باش ئەو دوانێکنەکە ئەوانی کە لە شەکر بە دوورە بێت ئەتوانێت ئەوە بەکاربێنێ یەک کێشەی هەیە لێرەدا ئەویش ئەوەیە ئەوانی کە تەهەیوجی کۆڵۆنیان هەیە وروژانی کۆڵۆن کە شتێکی باوە لە ناو خەڵکە سگ ئاوسانە غازاتە تێکچوونی ڕیخۆڵەکانە ئەوانە ئەم نیشانانیان بۆ زیاد ئەکا ئەمنوان لەبەری کە شەکرەکە هەڵ نامژێت هەڵ نامژات تەخەمور ئەکا لە ناو ڕیخۆڵەیە ئاوسێت و ئیکا بە غازات تۆشتانە ئەگەر ئەو کێشانی نییە ئەتوانێت هەرەوە بەکاربێنێت ئەگەر شەکرەشی نەبێت بە هیچ شێوەی کێشەی نییە بەڵام نابێت یاحتیمات خاتە سەروانی کە شەکریان هەیە نابێت یاحتیمات خەنە سەر ئەو بڵێن تر پارێزی شەکرەکەکەم بەڵام یەکێکە لەو شتانی کە وەکو ڕێزی مەتوانێت بەکاری دەسەکانە خۆش بێت دایکی محەممەد بەنسبەت ئازاری شانەکەتەوە تۆ لەوا چ ئەمە کێشێکی درێژخایان بێ بەڕاستی بەڵام جاجار لێت هەڵەیاتەوە ئەوەی لەم کاتا هەیە تەبەن تۆ پێویستێ بە چەند فەحسێکەیە لەوانێ هەتا کلینیکە تایبەتەکان نەکرێت تۆ شتێکی خراپ نییە خۆشەوتێ حاپی پێرۆکسیکام خۆم ئازارەکەمە شکێنێ شتێکی زۆر باشە بەڵام ئەگەو لێ بە کێشەی مەعیدە و ئەوانە بۆ دروست نەکا بە برسێتی مەیخۆ هەتا پارەستۆڵ جاجار ئەگەر بیخۆی بۆ ئازارەکە و ئەگەر ئینشاڵڵا عادەکان کرا و کلینیکەکان کرا و دوای ئەم بارودۆخە سەردانی پزیشێکی پسپۆری ئێس کوشکاویان مێشک و دەمار و فەخرات کە بە پێویستی بە ئەشعی ملتە بێت لەگەڵ فەحسی شانێت ئەم کێشەی تۆ لەوانی کێشەی فەقراتی ملی بێت و ئازارەکەی بێتە خوارێ یان لەوانەیە زەرەر بە ماسوولکە و بەستەرەکانی شانێ گەشت بێت ئەوش بەڕاستی چەند تێستێک و هەتا سۆنەر و ئەشعی ملەوە ینی مگناتیسی ئەمەڕاشی بۆ ئەگیرێت بەپی ئەو شتێک کە دکتۆرەکە پێشتە شسکرێ لەوانەیە پێویست بەوانەش نەکە لەم کاتە خۆپاراستن لە هەموو شتێ باشترە هەموو شەوێکیش لە بەرنامەکانە من ئەمانەم دووبارە کردوێتەوە پێویستە هاوڵاتیان ئاگیان لە خۆیان بێ بەتایبەتی ئێوە کوژنی ماڵەوە لە کاتی خواردن دروستکردن ئەو بەتایبەتی ئەو قۆڵە زۆر بەکارمەیەنە هەندی ئیشی ناپێویست هەیە بەڕاستی لەم کاتا خۆتی لێ دوور بخەرەوە مەیکە مۆبایل زۆر خراپە شەوان کە ئەخەوی سەرینەکە و بەرز و نزم نەبێت دەستمە خەرە ژێر سەرتەوە باو دەسەوە لە ژێر خۆتان نەمێنێت و چونکە ئەمانە ئازارەکە و زیاکات لە مەسەلەن خۆ گۆڕین و خشداهێنان و خۆشتن و ئەمانە زۆر ئاگاو لە خۆڵە بێت لە هەڵگرتنی شتی قورسایی و ئەمانە کێشەی پشتیشی هەیە ئەوانە لە قادرمە خراپە تەوالیدی شەرخی خراپە زۆر بە پیوەستان ڕوەرزشیش بۆ هەمومان ضرورە لەم کاتا کە زۆر ناچینە دەرە ئەتوانی بەناو ماڵەکە جاجار هاتوچۆکەی ئینشاءالله دوای تێپەڕانی دۆخەکە باشە بیت و کێشە نامێنێ کاکتوجان شیرین خان من نەخۆشی خۆم بۆ زانم سە جوابی ئێمە بەڵام بەنسبە شەکرێکی بەخوا لەوە ناچێت کۆنتترۆل بێت ڕێنمایی چی ئەکەی ینی چی بکە باش بەڵێ وەکو باسیەکە تەنها یەک جۆر هەب بەکارهێنێ حەبی هەزاریە ڕۆژی 2000 بەکارهێنێت ئەگەر لەگەڵ یا پارێزی مەزبوط بکات پارێزی مەزبوط ئەوەیە کە تۆ خۆت لە سەوزەڵات و زەڵات و شتەکانە زیاترەکەی بەکارهێنی جوڵەت زیاتر بێت لەم ڕۆژەیە ئەو وەرزشێکە بۆ شەکرە گونجاوە نەخۆشانی شەکرێت تەنها ڕێڕۆشتنی هیچ خێرایە ئەویش هەموو کەسی ئەتوانێت بیکارەوەنی بڵێ قا نەکراوە تۆشت نەکراتۆشتانە وەرچەکە شکوتی سێمانگەکەشم هەر بەرز بوو باڵێ سێمانجی بەرز بوون لەبەر ئەوە زیاتر ئەڵێن کەواتە کۆنتترۆل نییە و هەروەها شەکر و شیرینی بە هیچ شێوێ ناوێ بخوا لە ناو میوەیە هەنجیر و تێ بە هیچ شێوێ ناوێ خوا ئەوانێت تیژ بە حەدی معقول و خۆی ئەتوانێت پزیشکی خۆراک هەڵبژێر لەو مەسەلەیەدا بەڵامەوەی کە گرنگە پێویستەکە حەبی بۆ زیاد کرێ بۆ شەکرەکە عادەکان کرێ و سەردانی دکتۆری کات و سەردانی تۆرەکە یاخود کە ئەگەر دەفتەری هەیە ئەچێ بۆ میلیەکەی خۆی و حەبیب دێژتوان بۆی زیاد ئەوە شتێکی ئاسایی دەسەکانی خۆش بێت شیرین خانجان تەمان کێشەکەی تۆ باسی کرد بە نسبەت ئەو دەست و خاچشتەوە هەمووی فەقەراتەکەتە بە ئەکیدی ئەو لێدانی سیارێکە بەرێکەوت و عەزیەتی یاویت و دیسان کێشەکەی بۆ دروست کردوێتەوە بۆیە واولی هاتوێتەوە لەم کاتە هەموو ئەو ڕێنماییانی کە باسمان کە بۆ دایکی محەممەد تۆش کاتی خۆشی ئەکیدە من خۆم بۆم باس کردووی کە خۆ هیلاک نەکەی جاجار حەبی پاراستۆڵیان ئەگە عیلاجی تە کاتی خۆی بۆمان نووسیوی ئەتوانی لەم کاتە هەتا ئیشەڵا زڕوو باشە بێتەوە دوای تەواوبوونی ئەم کێشەی لەوانەیە پێویستی بە چارەسەری سروشتی و عیلاج تەبیعی هەبێتەوە ئاگەو لە شەکرەکە و بێت چونکە ئەوەش دەوری زۆرە بۆ ئازار و کێشەکە و زیاد ئەکات ئەمانە پەیڕەوکە ئیشاڵا دوای تێپەڕانی ئەم وەزعە ئەبینێتەوە عیلاجەکرێت و کێشەیەکی واو نابێت مام علیمان لەگەڵ مام علی جان فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی ئەو بەرنامە جوانتان لێکم بەڕاستی ئەوە هەمووی ئەوەرانێک زۆر ینی
خەرگ ئاگادارکەنەوە لە نەخۆشیەکان و هەست هەر نەخۆشیەکی لە تەلەڤیزۆن ڕایدێنن زۆر سوپاسان دەکەین. مام عەلیجان لە خزمەتانێ فەرموو. دکتۆر گیان من تقریبا هەفتەیەکە خۆنم زۆر ژانەکە باش دەنێگەرێ خۆنم ژانەکە ینی جار وایە یەخلان ئاگام لە خۆم نامینێ هیچ قۆڵی ڕازیان قۆڵی چەپ ینی قۆڵنجم هەردوو کۆڵنج بەڵام حەفی چەوری خوێنشم هەیە باشە لەم ماوەیە لێم بڕابوو بیلامانە ئێستا لە دوێنێ بۆمە کاکە ئەچین بۆ هەزدایە دلمانە دەنەوە ئێمە لە نحەی شوانین ئەچین بۆ کەرکوو ناهێنن ئەچین بۆ تەختەڵ ناهێنن ئەڵێن ئەڕۆن نابێ بگەڕێنەوە ئێمە حەبوشمان نەماوە ئەوە ئاوا تووشیا و ئەو حاڵاتە بین لە زووتاو نییە مام عەلیجان نەخێر لە زووتام نییە زەختم نییە شەکرەم نییە بەس نەخۆشی دڵم هەیە خۆرنم ژانەکە پرۆستاتشمان باش نەخۆشی دڵت چییە چیان پێوتی بۆ دڵێ نەخۆشی قەسەرم کردووە 2009 باشە ئازاری ژێر سنگە نییە کۆڵەکەی سنگە پشت سنگە بێش بە سنگم بەرێ تەنگە نەفەسمەوە دوێنێ پەیوەندیم کرد بەڵان دەردی دیادرۆنم هەیە لە خۆم دەم لە تول شەو جارێک ئەوە کێشەم نەماوەیان لە تول شەو جارێک کێشەم نییە بەڵان خۆرنم ژانەکە نەتیجەی قەستەرەکەی چی بووە؟ پرسیانکە کاکتۆ ئیسراحەتی کە عەلیجان نەتیجەی قەستەرەکەت چی بووە کاتێک کە قەستەرەیان بۆ کردووی؟ زۆر باشم ینی لە 2009 کردومە حتا ئێستاکە هیچ کێشەم نەبووە زۆر ناجۆر و سەرکەوتوو بوو بەڵانەکی ینی ئەم تەنە نەفەسێ من تقریبا لە 2000ەوە هەمە لە 2000ەوە ئەی لەکەیەکەوە حەبی چەوری بەکارهێنی؟ واللهی تقریبا 4 ساڵە 3-4 ساڵە بەکارهێنی چەندێکە بێ ئەم ئازاری قۆڵنجەت هەیە؟ دارا محەممەد خەرەستانی بەڵێ ئەو بۆ میدانە لە سلێمانی چوومە لە ئارامبارانی ئەو هەر بۆ میدانە بەڵام دوای چوومە لای ئەو هەرچیان ینی زۆر سەرکەوتوو بووم لەلایەن ینی زۆر باش بووم بۆم هەرچیان باش بەڵێ مام عەلیجان بەستەر چاو تۆزێکی در وەڵام تێنی ئینشاءڵڵا تێتەگەین ئینشاءڵڵا عایشە خانمان لەگەڵای فەرموو عایشە خان دکتۆر گیان بە خێراتنی خۆت و میوانەکە دەکەم زۆر سپاس دەکەین دایک گیان فەرموو دکتۆر گیان وەڵڵی من ئەمە دووسێشەوە ئەوە خۆی نەخۆشی درێژ خایەنمە ڕوماتیزمە مەزەختمە باز ناکدە ئێسکە نەرمەیە سەوەفانە ئیتر زۆرم هەیە گەشکەیە بەس ئەمە دووسێشەوە لە ئێشی سرم خەبەر مەبێتەوە چاوم نادینیە چاوم ئاوەکە زۆر قەتم هەنگە نەفەسە بم ئیتر ئەو ژێستنگم هاتە ژان هەر ئەمەنە ئازار هەیە مەگەر خوارزار دایک گیان جیهازی زەختی هەیە؟ بەڵێ جیهازی گرتنی زەختی هەیە زەختی نەگرت لەو کاتێکە سەرتێشێت؟ نەوەڵا من هیچ دنیا و ناشگەمە شوێن بە قوربان زەختم نەگرتووە بەس ئەو سامگر دەنیەی و بەرزە دەنیەی و نزمە ئاوایە ئەی عیلاج شتە هەیە بۆ زەختەکە و؟ ئارە وەڵا ئیلاجم هەیە نازام ئیلاجەکان ئێستا باشە زووزووەم گۆڕی ئەو تا سەردانی دکتۆرەکەمە کردەوە ئیترەوەتی ئەم نەخۆشی شتە هاتووە هەر ئەو عیلاجێ و هەر ئەو عیلاجەیە ئیتر نازانم چییە هەر گوێشەوە نەموتوە یەک دەقە ئەژیم حەپی ئازارشکێ نەخۆی بۆ سەرێشەکە و؟ نەوەڵا دەسم نەکەوتووە نەم خواردووە عایشە خان سەرێشەکەت لە هەردوو لایە هەردوو لای سەر هەموو سەرتەیە یەک لایە مویەتی بەس بە زوێری دوێشە و پشتی سرم بوو هەستان بۆ دەستێژی بەیانی هەرچەندمە کرد چاوم نەوەبینە وای نەکرده بووم ئیتر تەواو بێتاقەتی کرده بووم باشە هێڵنج و ڕوشانەوە لەگەڵ یابێت؟ نەوەڵا وانم نییە باشە بەرچاو تەڵخە بێ لەگەڵی؟ چاوم تەڵخە بێ چاوم ئاوەکە ئەرە وەڵا ئەمدا سەرشانم دکتۆرگان ئەو سەرشانانم ئیتر بێنە دایمە دوو زەلام لە سەرشانم بێ ئۆخەی ناکەم قورسە بێ ملم ژانەکە دەست سڕە بێ لەگەڵ یادای گیان دەست سڕە بێت ئەرە وەڵا سڕە بێ قاتم سڕە بێ باڵ و دەستم پەنکانم سەردەسمە ئاوسێ دەستیەوە هەتا بەیانی بخۆی ئاوسێ ڕەپە بێ دەستی سەر هەمووشی ڕەقە بێ وایە؟ بەڵێ دشان و دەستیشی ڕەقە بێت ئارە وەڵا بەسەر چاودای گیان ئیستا لەسەر تەلەڤیزیۆن سەیرمانکە جواب تێنی ئینشاءڵڵا بەڵێ لە خزمەتە گیان پیاوە زەحمەت نەبێ ئارێ پرسیارم هەیە لێ بەس خێرا زەحمەت نەبێ ئەم کاتەوە باش قاڵی گیان فەرموو منیش فقراتم بەڵێ دوو فقرم باریک بۆ تۆ 4 ساڵم دەژعی تەنویم گرت دوو فقرم باریک بۆ تۆ بەڵێ عملیات کەی بۆم نەکرا خیدارم نەبوو بە پار عملیاتکەم و بۆم نەکرا قاتم سڕە بێ ئەنی بڵێن 200 مەترە ڕۆم 250 مەترۆم قاتم سڕە بێ ناتوانم بڕۆم قاتم ڕقە بێ خۆی گەم هەردووشیان
بە زۆری قاچی ڕاست دوای چەند مەتر واولێت بەڵا 250 متر وامزی ئیسراحەتکەی باشی عیبە نییە حتەکەم باشترم ئەی ئازاری پشتێ پشتم ئازاری نییە کەمێکی هەیە بەس وە قاچم نییە پەنجەکانم دای مەسەر هەتا خۆم دوانزە خۆم گۆڕیم لە پێ بەسەر چاو قوربانجان ناوی بەڕێزێ تۆفیق کاک تۆفێژیان یەک تۆزی تر ئینشاڵڵا وەڵام تێینەوە بەسەر چاو کاک توژیان ئەم دوو نەخۆشەمان بە تایبەتی مام عەلی و عایشەخان جەماعەت هێشتی تێکەڵی فەقەراتیان هەیە لەگەڵ کێشەی لەوانێت دڵ و ئەمانە جا ئەبێت ڕێنماییکی باشیان بکەین مام عەلی قەسەری کردو باشە ینی ئەو شتێک و ئازاری کۆڵنج عادەتەن جەناب دەزانی لەگەڵ مەسەڵەن کێشەی فەقەرات و ئەمانە بەڵام ئەم ئەڵێ لەگەڵیشی هەناسەم تۆ ئەبێ خۆی ڕاستە کێشەی فەقەرات ئەمە دروستەکە بەڵام جەنابەکە هیچی قەسەری کردبێت و ئەمەی هەبێت چی بکە باش سەردانی خەستەخانەکە بە نوزانی هەچوانێ بە مەجبور بە پێوەی کە باسیەکە مەسەلەن کە پێشتر قەسەری کردو و تەبیعی بووە یانە ئەوەی دڵی لەوانەیە پێشتر کێشەی نەبوو بێ بەڵام بۆ ئێستا دوو احتیمالیەمان هەیە کە لەوانە ئەوەیە کە ئازاری ناوشان و خۆڵنج و شتانەی ئەبێت وەکو مەسەلەی باڵتنی لەوانەیە شادەمار ئاوسانی شادەمار پێویستەکە لە شوێنێک لای نۆڕینگیە لە هەر شوێنێک زەختی لە هەردوو لا بگرێت بزانێک جیاوازیان هەیە ئەو کاتە ئەوەمان بۆ دەرەکەوێت ئەمە یەکەم دووەمینیشە حاڵەتێک هەیە کە ڕابدۆمایە لە سزی پێڵین لە بەهۆی حەبی چەوری کە حەبی چەوری بەکارێن تەسیر لە ماسوولکە ئەکات یەشی ماسوولکە دروستەکە ئەو حاڵەتەیان مادام ماوەیەکی زۆرە حەبی چەوریەکە بەکارێنێ ئێستا بڕاویسە بەکاری نەهێنێ ئەگەر ئێستا لێ بڕاو ماوەیەکی زۆر لێ بوتی تقریبا 4-5 ساڵ بەکارێنێ هینەکە بەس ماوەیەکی ئەم ئازار و شتەی هەیە ئەتوانێت فحسێکی ینی مەسەن سەردانی پزیشکێک بکات لە هەر نەخۆشخانەیەەکە بۆ ئەم حاڵەتیانی فخری کێشەکەی و بوو نازم تێگەشتیڵی هاتووشەکەەوە مەجالمانیان هاتوو ئەگەر تەنها ئەو هینە ئەو خۆ کێشەی حەبەکە لە هەردوو حەبەکە بەکار نەهێنێ جارێ باشترە بە چەوری خوێن لەوانێت چەند دووسێ مانگیش بەکاری نێنە زۆر کێشەی نییە لەوا چەو زیاتر خەمی ئەوەی هەبێ کە نانە کێشەیشی وانە ئەگەر لێ بڕاو زۆر کێشەیە بەڵامەوەی کە گرنگە ئەو ئازاری خۆڵنجە کە پێویستە لە شوێنێ زەختی لە هەردوو لابگرێت لە هەموو شوێنی شەیە زەخت دەسەکاتە خۆش مام عەلیجان تەبەن کاکتور ئەوەی کە پەیوەندی بە ئیختصاسی جەنابی هەوبەتی گەیانیت ئەوە ڕێی ئێمەیە ئەگەر ئازایی هەرزوو بێتاقەتیشی کردیت و ئازاری پشکۆڵەکەی سنگی لەگەڵا بوو لەگەڵ هەناسەتونیەکە هەچۆنێ بۆ بێ سەردانی نەخۆشخانەکە ئیتر ئایا لە کەرکووک بیان ئەگەر بنکەیەکی نزیک خۆتان بێ و بەگوێی کاکتۆریش کە زەختەکە و بگرێت لای لە هەر شوێنێ بێ بزانە زەختەکە و بەرزوو نزمنی ئەوەش دەوری هەیە ئەگەر ئەمانە کێشە و نەبوو ئەوە بزانە کێشەکە هی فەقەراتی ملتە کێشەکە هی تەشەنوجاتە زیاتر ئازارە و شتەکە و بۆی هەوڵ بە لە ماوەیە کەمکەم بجوڵیت و زۆر خۆ هیلاک نەکەی ئەگەڵ لە سەرینەکەشە بێشەوانە بەرزوو نزم نەبێ ئەگەر بە شەرتێک لایەنەکانی تر ئەی دڵنیابین کە کێشەی دڵوشتنی ئەو کاتە ئازاری تەشەنوجاتە بۆ توی حەبی تەشەنوجات مایۆجیسیک بێ پاراستۆڵ و ئەمانە لە هەر شوێنە بێ پێیەکەی تو بیخۆی ئیشاڵە کێشەیشی و دروست نابێت کاکوجان عایشەخانیش ڕاستە جەماعەتێکی زۆر نەخۆشی درێژخایەنی هەیە ئەمیش لەوە ئەچێت تێکەڵی هەردوو شتەکە بێ هەم کێشەی فەقەراتی مل هەم ئەبێ بترسێن لە زەختەکەی بەڕاستی و شەوانەکە خەبەریە بێتەوە یەکەم جار ئەمی ژوازامە بێ دڵنیا بێتەوە لە زەختەکەی خۆی سەرێشە لە بەعزە حاڵەتێکە تۆزی کێشەی بۆ دروستەکە ئەگەر بەرچاو تەڵخ بوون دروست بێ یاخود لە خەو خەبەری کاتەوە دوام دوو نیشانەی هەیە ئەم نینەکە لە چەند نیشانەیش کە هەیە کە ئەم نەیبوو بەڵامەوەی کە گرنگە ئەو دوان لەبەر ئەوە گرنگ ئەوەیە ئاگای لە زەختەکەی بێ و هەروەها یەک حاڵەتی تریشمان هەیە کە جەنابیشان لەوانەیە باشتری لێزانن حاڵەتیشی ڕۆماتیزممان هەیە کە لەوانەیە سەرێشە دروستکات و بیا لە دەماری چاوب پۆلیمایەلجیا ڕۆماتیکە ئەمەش دەوری هەیە بێ کۆمادامەڵێ شانی سڕ ئەبێت و ئازاری خۆشیڵێ نەخۆشی ڕۆماتیزمی درێژخایانی هەیە لەوانەیە شێ بە لەو حاڵەتانە لەبەر ئەوە ئەگەر بەیانیانێک بێت هەر هینێک بێت ئەتوانێت سەردانی ئیستیشاریە بکات بزانێ ئەم حاڵەتە فەحسێکی خوێنە بۆی ئەکەن و بزان ئەو حاڵەتی چۆنە ئەوەی عفونکە ئەوەی تەبەن کێشی دامن ئێمە عادەتەن بەڕاستی لە ئازاری جستەی و ماسوولکە و ئەمانە زۆر خەمی نەخۆشەکەمان نییە بەس تەنها ئەوەیە مەسەلەن خوا نەخواستە ئەمە زەختێکی بەرز بێت جەنابیشی باشە زانی ئەو نەخۆشانی کە لە شەوە زەختیان بەرز دەبێتەوە هەندێک جار ترسی ئەوانەیە کە دووچاری جەڵدەی دەماغ بن جا بۆی باشترین شت ئاگەی لە زەختەکەی پێ زەختێ بگرێت لە هەمووی باشتر دایجان وەکو جۆت لێبوو ئاگاو لەوەیان بێ بەڕاستی ئەبێت هەچۆنێ بێ زەخت بگری لە هەر شوێنێ بێت ئەگەر جیهازێکی دەستکەوێ لاو بێت و شەو لەو کاتەیەکە بێ بوو بگری خۆی باشترین شت ئەو کاتێکە خەبەر دەبێتەوە زەختێ بگری پابند بە عیلاجەکانیەوە عیلاجەکانی زۆر گرنگە پابند بێ پێ و پارێزی خۆی بکایەوە کێشەی بەدڵنیایی ئەگەر زەختەکە و باشە ئەوەی کێشەی هەر عینێشت تەشەنوجات و
هەندێک کێشەی ماسووک و ئەمانە هەیە لەم کاتا توانی حەپی ئازار بەڵام بۆ هەموو نەخۆشەکان هەمان قسە دووبارە ئەکەینەوە جوڵەی کەمێک لە ماڵە زەڕورە لەگەڵ پابندبوون بە خۆ هیلاک نەکردن و هەندێک ئیشی زیایەکەی ئەو بە تایبەتی وەکو ئافرەتیش زۆربەتان دانانیشت و ئیسراحەت بە خۆتانیان ئەمانە زیاتر هەموو کێشەکانتان زیاکە ئیشاڵڵا چەند فاکتەرێک لە نەخۆشیە درێژخانەکانە هەیە مەسەڵەن کە تۆ زۆر بەلای بڕۆیت و لە زۆر کەس ئەو کێشانیان هەیە یەکەم خەوی ڕێک بێ خەوی ڕێک بێ مەسەن شەوان زوو بخەوێت و ئیتر بەیانیان چەندێ زوو هەستێک کێشەنیە دووەمینیان ژەمە خواردنەکانی لە کاتی خۆیان بێت و دوور بێ لەو خواردنانەی کە بۆ ئەم زەرمەدە سێهەمینیشان ئاو باش بخواتەوە و جوڵەی باش بێ ئەمە چەند شتێکی سادەیە هەمویان بیکەنەوە موشی سوودی لێبێت زۆر کێشیش وانێت بەنسبەت کاکتۆفی خۆ کاکتۆفیان تەمە بەدڵنیان تۆی خۆت شوتێ کێشەی فەقەرات یەک دوو فەقەرە و کێشەی هەیە لە ئێماڕاکە دەرکەوتووە ئەوەی کە تۆ باسیەکەی دوای 150 متر بەڕاستی ئەمە لەوە ناچە نیشانێکی خراپی هەرچەنە دەرەجی ئینزیلاق کێشەی فەقەرات بەبینینی ئەشیاکە زیاتر 100% ئێمە توانین لی دڵنیابین لەم کاتە هەموو ئەشتانی کە بۆ نەخۆشەکانی تروتم لە خۆ هیلاک نەکردن و تەوالێت و قادرم و هەتا نوێژ ئەگەرەزانی عزیێت یان قاچ مەخەرێژێ خۆیان لەسەر کورسی بیکە زۆربەی ئەم نەخۆشانی کە تۆ باسیەکەی زۆربیان سوود لە چارەسەری سروشتی ئەبینن بۆ ئیشەڵڵا ئەگەر زڕوو باش و عادەکان کرایەوە این سەردانی سنتەرێکی چارەسەری سروشتیکەی ماوەی چارەسەری سروشتی عیلاج تەبیعی وەکەم بەدڵنیاییەوە پێی باشە بێت چونکە لەوە ناچە نیشانە زۆر خراپەکان ڕاستە قاچە سەڕە بێ شتێکی ناخۆشە بەڵام مەرجی هەموو خاشسەربوونی پێویستی بە عملیاتە بێ بۆیە ئەم کاتە خۆ پارێزە و پاشکردنەوەی عادەکانی شاڵات توانێت عیلاج تەبیعی بکەی باشە بی کاکتۆ پەیوەندی ترمان لەگەڵا کاک فاتح لە کەرکووکە کاک فاتح جان فەرموو. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باشی دکتۆر جان. باشی چاوەکەم. داکی حیاتم زۆر سپاس مەمنونم. سپاس دەکەم فەرموو کاک فاتح جان. دکتۆر وەڵی من ئەوا تقریبا چوار پێنج ڕۆژێکە بێ توین لە دەست هەندێ ئیشمانە بوو وەکو تەماتە لێ دانیشتووە زۆر لەسەر چونتر دانیشتم عیب نەبێ ئێستا هینە ئەوەیە ناویستێ چۆکم زۆر جانەکە کە هەڵەستمەوە دانیشتم هەڵەستمەوە قرتێ لەسەر چۆکمەوە دێ و ئازاریشی زۆرە. یەکەم جارتەوە لێبێ پێشتر کێشەی واو نەبووە؟ وەڵی چوار پێنج ساڵ لەمە پێشدارێکەوەم لێ هات باشە 15 ڕۆژێک وا بوو تۆزێ نەبێ ئەو نەرمیەی بن چۆکم پەنماس بەڵام ماوەیەک یانی هەنێ عیلاج شتیواندا پێم نەچمە دکتۆری لەو زەمیدانێک تەخوا وڵات تابووم لەخوا بە زیادێ حتا ئەم چوار پێنج ڕۆژەوام لێ هاتۆتەوە. تەمەنت چەندە کاک فاتح گیان؟ وەڵات تەمەنم 57 ساڵم. وەزنت چەندە؟ وەڵی وەزنم تقریبا لە دەوری هەفتایە ئاوە. ئەژنۆ نە ئاوساوە؟ نا وەڵی نەسپەن ماوە. قاچە سڕ نابێت؟ نا وەڵا قاچم سڕ نابێت. ئازارەکەی زۆر تونەیان تەقەتەقەکەی زیادەی زعاجی کردی؟ زۆر تون نییە بەس زیاد ئەو کاتێ عیب نەبێ دوو لە ڕووی تو دانیشمە سەر پێشاوشتی وا کە هەڵەستمەوە چۆکم قرتەیەکی لێوە دێ. نەچووی بۆ خەستەخانەشی ئەوشت بگری؟ نا وەڵی بۆ یەک شوێن نەچوو. بەسەر چاو کاک فاتح گیان بەسەر چاو تۆزێکی وەڵام تێنەوە ئینشاءڵڵا. بەسەر چاو خوارد لەگەڵ. شلێرخان لە کفریەوە شلێرخان فەرموو. السلام عليكم دكتور. عليكم السلام دادي جان سەر چاو فەرموو. بنكاك دكتور من فقراتم هيا. بەڵێ. تقريبا ميني چوار و پێنج و یەک و دوو سێ چوار سەر یەک. بەڵێ. ئینزیلاقم هەیە ڕۆماتیزمیش 45. باشە. کە هەڵ ئەستن تۆزێ بە زەحمەت هەڵەستن. باش عیلاجشتی چه هەیە شلێرخان؟ وڵی پێشتر عیلاج ئاتەشکێنم بەکارە هێنا بەس ئیسە وازم هێناوە. تۆ کەی فەحسی ڕۆماتیزمەوە کردووە 45 بوو؟ وڵی تقریبا 25 نۆ بوو لە سلێمانی شاعری نیشم کرد. باش عیلاجی ڕۆماتیزمیان بۆ نووسیت؟ بەڵێ سەروتی سوقان پشتیش ڕەشۆ بووە. باش تەمەنە چەندە شلێرخان؟ 44 ساڵە. وەزنێ؟ 170. وەزنێ کێشە چەندە؟ کێشم بەڵێ تقریبا 65. باش نەخۆشی درێژخایەن زەخت شەکرە هیچ ئەو کێشانەوە نییە؟ وەڵا شکر ئەمانە نییە. باش قاچ و خولی سڕە بێ لەگەڵ کێشەی فەقەراتەکە؟ بەڵێ کاک دکتۆر فترەیەک 10 ڕۆژ لە پێ جیا بووم دانەت نەمەتوانی پەیداخی ئاو بخۆم. باش ئیسا عیلاجی ئازارە خۆیت؟ نەوەڵا بین ئیتر بزانمەگە بزانم زۆر زۆر ئازارم زۆر زۆرە بەڵێ. تا چەند بێتاقەتی کردووی خشە و لە خەو خەبەر دەکاتەوە؟ بەڕاستی هەموو جای جارواشەیە لە شیرینی خەوا دەستم سڕە بێ. دەستیشە؟ بەڵێ. باش
کاک تۆ هیچ پرسیار شتێ بەسەر چاوشێخان تۆزێکی تری شاڵای سە جواب دەین سەر چاو خوارد لەگەڵ کاک تۆ جەوازانم هەردوو شاهین بوو بە خێرایی جوابێن بمە و ئیشاڵە پەیوەندی تروەکدین بەسەر کاک فاتێکیان تۆ شتەکە لەم کاتە هیچ پێویست بە ئەم لەولا ناکە شتێکی ئەوەنە خەتەر نیە زۆر نەخۆشی ئێمە لە تەقی ئەژنۆ ئەترسن ئێمە عادەتەن ئێڵێن هەموو تەقەیەک ترسی نییە بۆ نەخۆشەکە تەقێک لە ئەژنۆیان لە هەر شوێنێکی ترابێت بە دڵنیایی و حرەکەی کە کردوتە ئازێتی یاوی بە سواز بۆ خۆمادەم ئاسایشتی سڕبوونی قاسی لەگەڵانیە هیچ ترسی نییە باشترین شت لەم کاتە چەند شتێکی خۆپاراستنە بیکەیت ئەگەر حەپی ئازاریش ئەوانی کە کاتی خۆشتیان بۆ نووسی پاراستۆڵە شتێکی هەیە لەگەڵ یا بخۆی ئازارەکە و کەم ئەکاتەوە لە هەمووی مهمتر بۆ نەخۆشی فەقەراتەکانیش باسمان کرد ئەم شەو قادرمە بۆ تۆ زۆر خراپە چوار مشک و چیچکان مەکە هەتا لە نوێژە قاچمە خەرەژێر خۆ یان لەسەر کورسی بیکە خراپترین شت بۆ تۆ تەوالێتەکەی تەوالێتی شەرقی زۆر زۆر خراپە هەوڵ بە لە عەرزا زۆر دانەنیشی ئەم چەند ڕۆژە چکە کە هەڵەسی تۆ خو باسە کرد ئەوانە ئازارتەیە ئەم ڕێنماییانە جێبەجێ بکات لەوانەیە ئیشاڵە پێشکردنەوەی کلینەکان خۆ چاکە بێت و کێشەی نامێنێت و شتێکی وا بۆ دروست ناکات ئەگەر خوا نەخواستە هەتا دوای ئەم وەزع هەروە بوو ئەو کاتە سەردانی پزیشکی پسۆرکە ئەشیا شتە بۆ ئەگرن و چارەسەر دەکەن بەنسبەت شلێرخانەوە شلێرخان تۆ کێشەی فەقەراتە هەیە و هەتا ڕۆماتیزمەکەش بەس 45 ئەوە شتێکی بەرز نیە بەڵام باشترە ئیشاڵە جاری داهاتوو کە سەردانی پزیشکی کرد چەند فاسێکی تری ڕۆماتیزمە هەیە بۆ بکەن بۆی 100% تەکید بی ئایا چووکە هەموو بەرز بوونێ ئەو فاسەی کە بۆ نەخۆشەکرێ مانای نەخۆشی ڕۆماتیزمە نییە بۆی داوای لێکە کە هەموو فاسەکانی ڕۆماتیزم و بۆ بکەن ئەنجا تۆ بڵێ من نەخۆشی ڕۆماتیزمە بەنسبەت فەقەراتەکە تۆ بەدڵنیاییەوە ئايات قاچە سربوونەکەی دەسێ بە هیچ شێوە پەیوەندی بە پشتەوە نییە ئەو لەوانەیە کێشەی فەقەراتی ملیان جیرانی دەماری دەست هەبێ ئەمانە دوایکردنەوەی کلینیکان پێویستە بە هەندێک فحوساتە بێ بۆیە من ڕێنمایی دەکەم سەردانی پزیشکی پسپۆری ئەسکوشکاویان مێشک و فەقەرات و دەمارەکان بکەی بۆ ئەوەی هەم فحوسات و ئەشیا شتە بۆ بگرن هەم چارەسەرێ بۆ بنووسن لەم کاتە هەموو ڕێنماییەکانی تری هیوادارم جوو لێ بووە کە خۆ هیلاک نەکەیت و زۆر بە پێوەنەوەسیت و ئەو شتانە ئاگاو لێبێت لەگەڵ ئەگەر حەپی پاراستۆل دەست دەکەوێت ئەتوانیت بەکاری بێنی 500 میلیگرامی ڕۆژی سێجاریان ئەگەر هەیەی 1000 میلیگرامی دەستێکەوە بەیانی دەنکێک ئێوارە دەنکێک بە شەرتێ کێشەی نەخۆشی جگەر و هەندێک نەخۆشی تر هەیە نەوبوو بێت تا ئێستا ئەتوانی ئەوە بەکاربێنی هەتا ئیشاڵڵا کلینیکەکان ئەکرێتەوە ئەو کاتە سەردانی پزیشکێکە بوو ئەوەی هەم ئەشیا بۆ بگرن هەم چارەسەرێ بۆ بنووسن کاگالان لە گەرمیانەوە کاگالانجیان فەرموو سەڵاو ڕێزمەیە بۆ وەرزتان سەر چاوم کاگالانجیان فەرموو بەڕێزی وڵایی داوا لێ بدەگەم تۆوەرەکەت لەسەر ئێسکرین بەسەوە بەڕێزەکەی تری شەو دکتۆرە نازانم احتیاجی هین دڵی دێ پرسیار بەڵە فەرموو اختصاصی خۆیەتی فەرموو وڵایی دکتۆر من پێش 6 مانگ پێش ئیسا ڕۆیم دڵم یعنی تقریبا دوو کارەبای دڵم وابدام 250 دایری باش ئەتر هاتم بۆ تەوارێگە لە گەرمیان تۆزی مستەشفەکانمان ڕێزمەیە بۆیان هی نیتیان نییە بەس تر دوو دەرزی بوو دایانگرت بە دوو دەرزیینەکان داگرت ئەو کارەبای دڵمەکەوان سەری لێدا باش ئتر هاستیام چین بۆ سلێمانی بۆ لای دکتۆری بوو دکتۆر سیروان بوو پێنجشەمە بوو دکتۆر نەبوو زۆر دانیشت ئەو دکتۆر لە ناو بینایە دانیشت بوو بەڵێ ئتر چین بۆ لای ئیکۆی کردی سەمامی نەگیراوە دوای سەمامی نەگیراوە یەک دوو حەپیدا پێمەوە هاتمەوە دوای شەمە هەم گەڕێم بۆ لای دکتۆر ئارام جەماڵ هەیە پرسیارم بتیان ئەمە ئارام جەماڵە بڕۆ بۆ لای چین بۆ لای ئێوارە بوو بۆ لای عفوم کە کاتەکەدا درێژەکەمەوە سوپاسەکە تۆزێ بە سەریعی بێ لەبەر خەڵکی زۆر لەسەر خەتە المهم یعنی چین بۆ لای ئەویش یەک دوو حەبی بۆم ئیسا ئەم چەند ڕۆژ دەستی پێ هەم دەستی پێ کردێتەوە وازیەکە چی بکەم لەو حالەتە لە خۆمە سند لە بازار بيوم يو بي كان دكتور يا بيش بنشوف جبل قصة عنك لسر موضوع إلى قناة إذا تشيب كم يعني لو حالته اسمه بود ظلم تشيب خور اسبرين ما يو أو حبة كم شيء حبة شينة والله يو حبة هو يخون نازم شينة كاين دلا رقم بينجا باش أجا بيان بلي زول ممنوع بس تشوف هيش بس يا رشتوني كأجل لنجان توزيك تو والله متيني إن شاء الله باوكي محمد بله قربان جان فرمو السلام عليكم دكتور عليكم السلام ورحمة الله سرچاو فرمو سپاسەکەم خۆش بێ خۆشبەڕێزم جانەکەم وڵای پرسیارەکەم لۆ دکتۆری هەبوو فرمو ئەمێن ئازارەکەم لای چەپی بن پلاسۆکان هەیە ماوەی 2-3 ساڵیشە زۆر عیلاجیشم بەکاری نایە بەڵام نەبڕا باشە ئازارەکەم هەیە ئازارەکەی چۆنە ئازارەکە چۆنە وەکو سووتانە وەکو گرژبوونە وەکو چۆنە بە قورعان دکتۆر ناتوانم یعنی کە لەسەر لا دەجوولێم ئازارێکی توندم هەیە لە بن پراسۆکانی خوارێ بینی پراس و پوچایەتێکە یعنی کۆکەی درێژخایان و لەرزوتان نییە کۆکەی درێژخانە نییە کۆکە ناوەڵڵا لەرزوتان نییە
ناوەڵە شەوان بە تەنگە نەفەسی خەبەرت نابێتەوە بەخۆی ناوەڵە شەوان نا بەس باشە نەخۆشی درێژخان هەندە خواردنی هەیە زۆری زعازم دەکە ینی تقریبا دەداتەوە سینگیش باشە هیچ نەخۆشیشی درێژخایانت نییە ناوەڵە باشە کەمکەمە زەختم هەرستی ناوە زەختم هەرستی تقریبا تا 15 دەڕوە باش هیچی بەر نەکەوتووە ئەنی عەزێتی نەگەشتووە شوێنە و ناوەڵە باش ئازارە کەم لە ناوێ لە ناوە بەستەر چاو باوکی محەممەد وەڵام تینەوە ئینشاءالله کاک توژیان کاگەلان 5-6 ساڵە ئەم کێشەی پەلەپەلی دڵی هەیە و باش بوو ئیسا لەو کاتێ لەم کاتە لەوە چه هەڵی یابێتەوە چەند کۆی کە باسی دەکات ئەمە خەلەلی کارەبایەتی دڵی پێ ئەڵێن لە زمانی توبیا پێڵێن SVT وەکو چۆن ئەوەی کە وەکو باسی دەکات کە نەخۆشخانەی لە نەخۆشخانەکەی کەلار دەرزیان لێیاوە بەوە هاتۆتەوە سەر خۆی ینی شیشی باشیان بۆ کردەوە بەڕاستی و دواتریش چۆ لای دوو پزیشکی پسپۆر هەریشی ینی عیلاجیان کە بۆ نووسیەوە عیلاجەکە خاصینی ئەو حاڵەتێ ئەوەی کە باسی کە زیاتر لە حەبی بیزۆپرۆلۆل ئەچێ کە بۆ ئەو چەند هاوشێویی تریشی هەیە بۆ تەنزیمی لەدانەکەی لە موشیان سەلامەتتر و باشترە ئەتوانێ ئەمە 5 میلیگرامە ئەگەر هەست دەکات چەندی جار پەلەپەلەکەی زیاتر بووە یا پێویستی بۆ کردووە بڕە بۆ نەخۆشخانە و تەختیتی بۆ بکەن و دەرزی دەبن سەرباری ئەوەی کە عیلاجەکە بەکارێنێ ئەتوانێت عیلاجەکە بۆ لە مەوضوع حەبولەتێکیش بخوارد لەگەڵیا بۆ لە مەوضوع حەبولەتیان حەپێک و هەر حەبولەتێ لەسەر یەک بەیانیان یەکدەنێک باشە حەبی ئەسپرینەکەی وەکو خۆی ئەوە بەکاربێنێت هەتا کۆنتترۆل ئەبێت و لە فرسەتێکا سەردانی دکتۆرەکەی خۆی بکاتەوە ئەگەر ئەزانێ گەیشتوتە ئەوەی کە چەند جارێ بڕات بۆ نەخۆشخانە بەڵام هەستەکە تازە دروست بووەوە لە ماوەیە دروست لەم ئەخیرانەیە ترپەتر بێکە و ئەوەستێتەوە زۆر ئیزعاجی نەکردووە ئارەکردنەوەی بۆ دروست ناکاتەوە شتانە دەنگەکەی خۆی بەردەوام بێت و هیچیکە باشیش نەبوو بکە بە دەنگکولێت باش نەبوو هەستەکە زۆر ئیزعاجەکە عینە نیشانەکانی ئەو سایە لە ئێستا هیچ شتێ بەردەست نییە هیچ ئەو کەسانە بەردەستی ئەتوانێت حەبولێتێ یا دوو حەبێ لەسەر یەک خوا بەیانیان بزانێت چۆن دەسەکانی خۆش بێت باوکی محەممەد باسی ئازارێکە کات بەڕاستی ئەم یعنی چکە خۆشی باسێکە لە هەستەکەم ئازارەکەی لە ناوە جەناب تەسەوری چیەکی چێمە خۆشانە زۆر ئەبینی یان بۆ نەخۆشخانە هەستەکە ئازارەکەی لە ناوەیە بالفعل لاڵی لە هەناسە هەڵکێشانە ئازارەکە زیاکە لە جوڵای ئازارەکە زیاکە ئەم نیشانانە ئەڵین پەیوەندی زیاتر بە ئێسک و ماسوولکەکانەوە هەیە شەرت نییە کە کەوت بێ بەسەریا شەرت نیشتێکی بەکەوت بێ مە تەشەنوزاتێکە و ڕوئەیە ماسوولکەکانی بینی پەراسۆکان خۆتە زانی بەڵێ ئەگەر تا ئێستا کۆکەی لێ نەبوو و تای لێ نەبوو وەزنی دانە بەزیێ و نەخۆشی درێژخایانی نییە مانای ئەوەیە کێشەیەکی زۆر گران نییە ئەتوانێت جێڵی ڤۆڵتارین و ئەم شتانە هەیە کە بۆ تەشەنوزات شەوان بەکاری بێنێ خۆی گەرم ڕابگرێ ئەم فەتەیە دوور بێ لە تەشەنوزات و شتیا خۆی زیاتر هیلاک نەکا جگە لە وەرزشێکی ئاسایی ڕێڕۆشتێکی تەبیعی خاوە زۆر کێشەیەکی بۆ دروست ناکات دەسەکانی خۆش بە سۆزمان لەگەڵای لە سلەیمانی و فەرموو بە سۆزخان بەڵێ فەرموو سڵاو دادەگیان سەرچاو فەرموو گیان فەرموو بێ زەحمەتت تۆ من شەوان دەستم سڕە بێ تا ئەمگرێت باش جاستین سەرمامە پەنجەکانیشم سڕا بێت باش تەمەنە چەنە بە سۆزخان جان 32 ساڵ لە کێکەوە ئەولی هاتووە وەڵای نودەیەکەوە ئەم هاتووە فترێکە دەستا ئێستا تەحتشتین نەکردووە پێشتر قەدوا نەبووی نەخێر لە زوو تاکە بە ڕۆژ نیتە نەخێر بەس بە شەوان یعنی بە تاو گەرمە بیت هەستەکەی تایان هەر گیان گەرم بوون و هیچیکە نا هەر سەرمامە باشە شانوملی لەگەڵ یان نایەشێ بەروەڵای شێت باشە وەزنی چەنە بەس وەسخان من 56 کیلۆ ئەم فترەیە زیای نەکردووە بە سۆزخان نەخێر وەڵای بگرەکەیشی کردووە هەز بە لێدانی دڵت ناکەی بەروەڵای کەم فەحسی خود دۆشتر نەکردووە بەڵێ فەحسی خودم کردووە ڕێژی خوێنیشم باش و خودەشم نییە خوددەشینی بەس کێشیە و شتانە نییە هیچ عیلاج شت بۆم حاڵەتە ئەخۆی حەپی پاراستۆڵە شتێ بۆ و لەرز و تا ئازاروشتە و نەخێر تا ئێستا نەخواردووە هیچ عینی بۆ ئەم حاڵەتە کە باینە هەڵەسیتە عیبە نامێنێ نەخێ عیب نامێنێ جاری وایە دوان پێشە و دوو سێ ئیتر لەرز ئەمگرێ سەرمامە پەنجەکانیشم سڕا بێت بەسەر چاو لەسەر خەت بە ئیشاڵا وەڵام تێنەوە باشە بۆ ئێوە لەگەڵ سەرچاو پەیوەندیکی ترمان لەگەڵایە هیدایەتمان لەگەڵایە لە کەرکووکەوە فەرموو سەرچاو کاکە هیدایەتیان فەرموو عملیاتی پرۆستاتم کرد بەڵێ
تقريبا ما جزا بس أنا مزراجي ذاكم لكن مشكلتنا عذرنا مزراجي ذاكم من بقول لما بيجي عمليات ممكن مزراجي ذاكم باش هاتشان أخوي صد بسبوري كدكتور نية وعمليات وبلام إما توين يرمتي وبين بصندي ميزوشتي ما كاكيدات والله تقريبا ما جزا سود بس يكون رقم درس سود هر نیشانەکانی پرۆستاتەکە هەیەی یعنی ینی هەمان نیشانی پێشووتر پێشی عملیاتەکەی هەمان نیشانە و ماوە یان بەزەوەی میزەکە و پێڕاناگیرێ ئازارت نابێت لە کاتی میزکردنا لەر زووتاو هەیە پرسیاری ترەگەر حەز بەسەر شەو کاکەی داگیر شەکرەی نەبووە شەکرت نەبووە کاکیدات بابا شكرا دفتمية بله شكركت كنترولة لا والله صدقني اما ويا علاج وشتد نقوري ودسكاري علاجك نكدو لدوي عملياته لا حالا بعدين تكتبوا من جامعات علاج بوم ده فاز شيء حبيب بوم ده فاجم تعالوا كنا نسوي هذا رميه بله باش بس تشوك عقيدة جن والله متيني ان شاء الله کاکتوژیان بەسوەسخان بەڕاستی یعنی لەرزووتاکەی جەناب ئەگەرین بێ بۆی من وەڵامی سەربوونەکەی دەستی و ئەو کێشەی ئەوڵێ زیاتر لەرزم هەیە هەز بە سەرماکەم هەز بە سەرماکات وەڵە جارجار تام لێت و بەیانی شەڵە سعیبی نییە کێشەی التیهابات تەسەوری چی ئەکەی لەوانەیە التیهابات هێشتێ بەڵامەوەی کە باسیەکە ئەڵێ دەستی سڕ ئەبێت و زیاتر لەگەڵ مەسەلەی هەر گیربوونی ئەو دەمارەی کە ناو دەستا هەیە زیاتر لەوانەیە هەبچێتەوە سەر مەسەلەی ئەوەکە زیاتر لەرزەکە هەر خۆی لەوانەیە لە ئەگەر التیهابات هێشتێ لەناو لەشیا هەبێ ئەوە بەڵام بە هەموو کاتێکەکەی بێ وەڵە شەوان زیاتر ئەم بێ زیاتر لەوانەیە شوێنەکەی سارد بێ لەوانەیە يعني گۆڕینی پلەی گەرمی لەشی ئەوە زۆر کێشەیەکی وان هەبێنەکە مادام فاسی قودەی کردووە کێشەیەکمانی فعلا فاز بوون بۆیە بە تاکیدم لێ کردەوە بەس وەسخان تەبەن ئەوەی کە تۆ باسیەکەی پێویستە بە چەند فاسێکەیە لەوانە ئەشەیەکی مل ئیتر ئاشەی احتیادی بێ پاشان ئەگەر هەر زۆر وازەح نەبێ پێویستە بە ئەشەی تەنووری واتە ئەمارایە بێ لەگەڵ تەختیتێکی دەمار بۆ ئەو دەستە بزانی ئایا دەماری دەستێکی داوە یاننا هەرچەنە وەکو کاکتۆر ئاماژەی پێگەر مادەم بەڕۆژ لەرزوو تاکەول نییە لەرزەکە نیە ئەوە لەوە ناچێشتێکی ئەوە نەخەتەر بێ بەڵام باشتر ئەگەری شاڵا وەزع باشووی ئەمە مەجالێکە بۆ تۆ این فاسێکی التیاباتی شکەی لە فاسی خوێن کە دەرئەچێت و پاشان ئاگەو لە میزکردن شتێ بێ بزانە شەوان کێشی ئەوە نییە می زۆر ڕامەگرە چونکە هەندێک جار ئەوانش کێشەی ئەو لەرزوشتە بۆ دروستەکات لەم کاتە ئەتوانی تانی حەپی پاراسۆڵ لە هەمووی سەلامەترە لەگەڵ ئەو ڕێنماییانی بە نەخۆشەکانی ترمان وتوە لە خۆ هیلاک نەکردن و ئاگەو لە سەرینەکە و بێ و مۆبایل زۆر بەکارمەهێنە ئەو شتانە هەتا ئیشەڵا کلینیکەکان ئەکرێتەوە سەردانی پزیشکی پسپۆرکە بۆی هەم فحوساتەکانە بۆکەن و هەم چارەسەرێ بۆ بنووسن کاکیدایەت عملیاتی پرۆستاتەکەی کردووە هەم لەوە ئەچێت کێشەی تۆزی التیهابات و لەگەڵ شەکرەکەشی کۆن بەڵێ شەکرەکەشی میزڕانەگرتنەکەی زیاتر لەوانەیە پەیوەندی بە شەکرەکەیەوە هەبێ شەکرەکەی ئێستا کۆنتڕۆڵ نەبێ زۆر کەس هەیە لە دوای عملیاتەوە دوای دووردەوردە مەسەن لەوانەیە التیهابێکی بێکە التیهابەکەی بێ شەکرەکەی کۆنتڕۆڵ نابێ هەتا التیهابەکە کۆنتڕۆڵ نەکا شەکرەکەش کۆنتڕۆڵ نابێ و بەعکسیشەوە پێویستەکە فحسی شەکرەکەشی بکا و فحسیشی میزیش بکا بۆ التیهابەکە عیلاجی بۆ نووسێت و دوایەوەش عیلاجی بۆ نووسێت و کۆنتڕۆڵ دەسەکانی خۆش کاک محەممەد لە کۆیەوە کاک محەممەدیان فەرموو کاک محەممەد بەڵێ دکتۆر جان فەرموو چاوەکەم کاک محەممەدیان فەرموو بەڵێ دکتۆر گیان جۆمان لێتە فەرموو بەس تەلەڤیزیۆنە هەوو کەسکە لە تەلەفۆنەکە قسەمان لەگەڵا سپاس دەکەین بەڵێ دکتۆر جان فەرموو وڵا دکتۆرە من مشکلەی پشت و شان و منم هەیە بەڵێ دەستم سڕ دەبێت شەوێ دەمێکە وای بەڵێ دەمێکە وای دەمێکەوان بەس ئێستا ئەوە مانگکە زیادی کردووە ئاشیا شتە گرتووە هی پشت و ملێت ئیشعام چەند وەڵی مانجێک پێرستا گرتووە باش وتیان کێشە و چییە فقرات جوجان شەشێ فقرات هەیە دەست و قاچە سڕە بێت قاسم ئەگە زۆر ڕاوەستم و زۆر هیلاک بم قاسم سڕ دەبێت دێشێ باشە ئەی عیلاج بەکارێنیت عیلاج بەکار نایەنم ئێستا لە وەختە نەوەڵا بۆیان نووسیت کاتی خۆی بۆیان نووسم بە کاتی خۆی بەڕێرەوەڵا پێی باشە بوویت وڵی باشتر دەبووم بەڵێ ئیستا زۆر خۆ هیلاک ناکەی کاک محەممەد زۆر هیلاکم ئێستا زۆر خۆم هیلاک دەکەم باش ئەرێ وەڵا بەسەر چاو وەڵام تێنە ئینشاءڵڵا دوا پەیوەندیمان لەگەڵە مابەتخان لە ڕاونیەوە فەرموو مابەتخان دکتۆر جان من ئەگەر لە ڕێیا دەڕۆم کە دەڕۆم ئازار بە سینگ مەگە باشە
دەمێکە وای مابات خان ئەرە وڵای دەمێکم چوومە لای دکتۆری دڵیش کۆم کرد تەختیتم کرد وتی عیبت نییە بەس خۆشم غودەیەکم هەیە. کەی کردت مابات خان ئیکۆ و تەختیت؟ وڵای تقریبان 3 مانگە هەیە. 3 مانگ هەر ئەو کاتەش هەت بوو ئەم حاڵەتە؟ بەڵێ بەڵێ هەم بوو بۆیە ڕۆشتم. باشە. ئازاری سنگەکەت لە ناوەڕاستی سنگتایە لە تەنیشتەکانیەتی لەکوێیەتی؟ هەر لە ڕاستی قورگم بۆ خوارەوە. بەڵێ. ئەلێ ئازارەکەم پیاوێک تۆزێ ئاستەنێکی بەرزایی دێتە پێشمام لێ دێ. باشە وەکو شتێک نییە دەست باتە بینت؟ بەڵێ. وەکو شتێک دەست باتە بینت بێ بتخنکێنێ. بەڵێ بەڵێ بەڵێ. باشە خودی غودەشت هەیە لەگەڵی؟ بەڵێ غودەم هەیە. غودەکەت غودەی سام یا غودەی تەمەڵ کامیانە؟ تەرەقیە. ئاوساوی هەیە لە ملتا یعنی غودەکە دیارە؟ بەڵێ بەڵێ تۆزێک. باشە. لەرزوتان لەگەڵیان نییە؟ نەخێر. شوێنی غودەکەت ئازاری نییە ئاوساویەکە؟ بەڵێ بە بازە جارێک زۆر دارنا. بەڵێ. شەوان بە تەنگە نەفەسی خەبەرتە بێتەوە؟ بەڵێ بەڵێ زۆر جانی دانیشتم لە تاوە. یعنی بەڕێ ڕۆیشتنیش و شەوانیش بە تەنگە نەفەسی خەبەرتە بێتەوە؟ بەڵێ بەڵێ ئارامە. باش. بەسەر چاو مابەتخانیسە وەڵام تێنێ ئینشاءڵڵا. کاک توێژیان بابن شۆبی کاک محەممەد بمەوە کاتە جەنابێ وەڵامی ئەومە کاک محەممەدیان تو کێشەی فەقەراتی مل و پشتێ هەیە بەڵام خۆتەڵی خۆم هیلاکەکەم دەکاکە خۆی هیلاک مەکە لەم کاتەیە بەڕاستی بە تایبەتی نەک تۆ بە هەموو هاوڵاتیانێن کە ئەزانن کلینیکە تایبەتەکانی هاتوشوی خەستەخانەوە نە ئاسانیت کە توزی ئاگاتان لە خۆتان بێ ئەوە نەخۆتان ماندوو مەکەن ئێمە ئامۆژگاریتانەکەین کە تۆزی وەرزشکەن و کەمکەم بجوڵن ئێواسن زۆر زۆر خۆتان هیلاکەن هەر زۆر خۆریەکە زۆر خۆ هیلاکردنەکە خۆی یعنی کاک دوکە ماچینە دەرە من سێرم لێ ئەو خەڵکە ینی زیاد لە حەد خۆیان هیلاکەکەن لە جاران زیاتر ئەوە بۆ ئەم کێشانیانی سە بۆ تازە بۆ تۆ کێشی بۆ دروست بووە بۆی من نەسیحەتی کاک محەممەدەکەم ئەم شوازەم چەند جارێم قسانەمان دووبارە کردەوە خۆتان هیلاک مەکەن مۆبایل زۆر بەکارمێنن سەرینەکە و ئاگاو لێ بێشتی قورس هەڵمەگرە زۆر بە پیەوە وەستا قادر مەمەکە چوار مشکوچیان هەیە مەسەرەن لە ماڵەوە هەر خۆیانن چەند کەسێکن لە ماڵەوە ڕۆژانە 4 جار 5 جار ئەم حەمامە پاکاتەوە ئەو توالێت دەپاکاتەوە دەستی دەرگاکانی پاکەتەوە خۆت لە ماڵەوە بی هیچ پێویست ناکات تۆ ئەوە دەزانێت و هەیەە مەسەن خۆی حساسەتی قەسەباتی یا ڕەبووی هەیە شتانە فاز بەکارهێنێ ئەڵێ لەگەڵ معجزە ژاتێکەڵم کردووە و پاکردنەوەم پێکردووە لە کاتێکا کە تۆ فاسەکە بێت تەخفیفی کەیتەوە 1 بە 5 1 بە 4 هەشتێکە تۆ بێت تاقید تەخفیفی کەیتەوە ئەنجا بەکاری بێنیتەوە ئەمانە هەمووی ئەمە لەم فترەیە زۆر ئەم حاڵەتانە ڕوویە پێشتریش هەبوو بەڵام ئێستا لەم حاڵەتە لەم فترەیە باتی باشتر بێ خراپتریان زۆر کاک محەممەدیان جەناب ئەتوانی حەپی پاراستۆلی ژوکو هەموو نەخۆشەکانی تر هەندێک حەپی تر هەیە پێشتر بۆ نووسراوە یعنی بەڕاستی ئەوانە پێویستە لەژێر ڕێنمایی پزیشکێکا بێ وەکو ڤۆڵتارین و پرۆفین و مۆبیک و ئەمانە ئەگەرەوەش زۆر بێتاقەت بووی ئەوانش بەکاربێنی بەڵام لەگەڵ خواردنەبووی مەعیدە و کێشەی بۆ دروست نەکات ئەگەر زانی هەروە بێتاقەتی دوایکردنەوەی کلینیکان ئەتوانین سەردانی پزیشکی خۆ بکەیتەوە هەر پزیشکی تری پسپۆر لەو وارەدا بۆی فەحسەکاتەوە ئیشاڵە چارەسەری ترێ بۆ بنووسێ کاک توێژیان پەیوەندیمان مەهابادخان بوو غودەیەتی و زەختێکە خاتە سەر قورکی دڵوشتی لەوە ناچێت کێشە هەبێ باسیەکە لە شتەکانم هەمووی کردووە تەختیتی دڵی کردووە و ئیکۆشی کردو هەرچەندە بازە جارێ فەحسی ئیجادیشیان بۆ نووسین مادام لە هیلاکیە ئازاری وەسەنی بەڵام مادام ماوەی 3 مانگە کێشەیەکی بۆ دروست نەکردووە ئەو نیشانانی کە ئێڵێ زیاتر وەکو ئەوە نییە کە بۆ عیلاقی بەدڵاوێ زیاتر عیلاقی لەوانێ بە غودەکەی زەختی غودەکەی لە شەوان کە پاڵەکەی لەسەر پشت پاڵەکەی زەختەکەیتە سەری ڕێنماییەکانی جەناب بوو ئەو لەوانەیە پێویستکە ئەگەر لەوانێ پێویستکە لە فرسەتێکە پێویست بە نەشتەرگەری بکە ئەم هێنەی بۆی لاوێ بۆی کە زەخت دروست نەکات لەسەری ماشە جاری وا هەیە زەختە غودەکە زیاتر درێژە بێتەوە بۆ پشتی کۆڵی سنگیشی ئیتر ئەمە زەختێکی زۆر دروستەکە لەسەری پێویستەکە ئەشی ئەو سۆنەری بۆ کرێت بەڵام ئەمە حاڵەتێکی تاری نییە بۆی ئەتوانێت دوای ئەم فترەیە دوای ئەم فترە ئینشەڵڵا ئەم 2 هەفتەیە بەسەریا ڕۆشت ئەتوانێت سەردانی پزیشکی پسپۆرەکەی خۆی بکاتەوە چێشیشەوەکە بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە ئەوەیە کە ئەبێ بزانێت کە حاڵەتەکەی تاری نییە دەستەکانی خۆش کاک توێژیان ئەگەر دواوتەت و ڕێنمایی بۆ هاوڵاتیانی خۆشەویست زۆر سپاسۆک وتمان ئەگەر هاوڵاتیان پێویستەکە وەک چۆن پابندن تا ئێستا بە سپاسەوە بە ڕێنمایەکانی دووربوون لە کۆرۆنا بە پابندیش بن بە نەخۆشی پارێزی نەخۆشی درێژخایەنەکانیانەوە عیلاجەکانیشیان مەزبوط بەکاربێن و پێویستیان نەبە دکتۆر و بە خەستەخانە نەبێت دەستەکانی خۆشەویست دوومان کردی زۆر سپاس بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان بەرەو کۆتایی ئەڕوات حەزەکەم هەر ئیسە پێتان ڕابگەێنم سپێش و ئینشاءڵڵا میوانداری پزیشکی مناڵ پسپۆری مناڵانەکە اینجا ئەگەر حەزەکەن ئەو کەسانی خوا نەخواسە کێشەیەکی نەخۆشی مناڵەکانتان هەیە توان لەیسەوە پرسیارەکانتان ئامادەکەن سپێشە و لە خزمەتتان نابین هەتا سپێش و کاتی ژمێردە بە دیدارتان شاد دەبمەوە ئینشاءڵڵا هەر سەلامەت و تەندروستە بن شەوتان شاد خواتان لەگەڵ